ئازیزانم خۆشەویستانم جارێکی تر سڵاتان لەبێت و بە خۆشحاڵیەوە بەردەوامین لە پێشکەشکردنی پرۆگرامەکەمان. بەڵێ کاک شوان فەرموو ئەتوانی وەڵامی پرسیارەکە بیتەوە. بەڕێز هاوتەری بوونی بەرژەوەندەکانی کورد و ئەمریکا وای کرد ئەو هاوپەیمانێتە لە ناوان کورد و ئەمریکادا پێیابێ لە ناوچەکەدا تا بەرژەوەندەکانیش بەردەوام من پێم وایە هاوپەیمانەتی دەمینێتن لە نێوان کورد و یاق و قوارە سیاسیەکانی دیکەی عێراق لەگەر وڵاتانی تر و بە تایبەتی ئەگەر ئەمریکا کە بابەتی ئێمەیە. من پێم وایە ئەگەر شتێک مابێتن یعنی هیچ ئیتیفاقێکی ژێر بە ژێر هەبێتن نەمابینی ئەمریکا و خەڵکی عێراق و یان کورد من تا بە حقیقەت زانیاری بەسەر ئەو بابەتە لانیە ئەوە پەیوەستە بە قیادی سیاسی کوردەوە. ینی بڵێ ئەگەر مژدەیەک شتێک لەلایەن ئەمریکا بە خەڵکیی ترابێ بە حقیقەت ئێمە لەو بابەتە بێ ئاگاین دەتوانین لە دەوری ئەمریکا لە عێراقدا و پاشەکشێکردنی هێزەکانی ئەمریکا لە عێراقدا بە شێوەی سلبی شێوەی دابی ڕەنگە دەتوانین ئەو بابەتە تاوتۆ بکەین. ئەوانەی پەیوەستن بە دوا ڕۆژی دوورەوە ئەوە دەکرێت وەکو خوێندنەوە قسە و باسی لەسەر بکرێت ئەگەر نا هیچ زانێریی ئەو تۆ لا ئێمە دەست ناکەوێت. بەڵام کاک شوان سەبارەت بە هاوپەیمانی کورد و ئەمریکا پرسیاری گرنگ ئەمەیەکە لە سەرەتای پرۆسی ئازادی عێراقەوە کورد کۆمەشێکی گەورەی پێشکەش بە ئەمریکا کردووە هەر لە بەشداریکردنی لە پرۆسی ڕوخاندنی ڕژێمدا تا دابینکردنی سەقامگیری عێراق تا بیناکردنەوەی دەوڵاتی عێراق تا پاراستنی شوێنێکی ئارامی وەکو هەرێمی کوردستان بۆ بەشێکی بەرچاو لە چالاکی مەدەنەکانی هێزەکانی ئەمریکا هەموو ئەمانە کۆمەکی گەورە و ڕاستەقی نەبوون لەو دۆخەیە پێشکەشی بە ئەمریکا کرا بەرامبەر بە ئەمە ئەمریکا چی پێشکەشی کورد کرد. من تۆ بۆ لەو خاڵەوە دەست پێکەیت و خاڵەوە دەست پێ ناکەی لە کاتێکدا ئەمریکا کۆمەچی باشی پێشش بە کورد کردبوو کە هەوڵیدا کورد بپارێزێ لە ناوچەکەدا کە ڕژێم بە پێوە وەستا بوو چەندی ساڵ ینی تۆ لە 91 تا 2023ەوە ئەو فترە زەمەنیە بگرە ئەوە لە لایەکدا بوەستێ بەڵێ کورد خوێنی بەخشی کورد هەوڵ و تێکۆشانیدا ئەوەشمان بیر نەچێ ڕوخانی ڕژێم بۆ ئێمە کارێکی هەروە ئاسان نیەم کارێکی ئاسان نەبوو بە حقیقەت ڕژێمی سەدام ڕوخانی بۆ ئێمە بە ئیسفادێکی گەورەی گەلانی عێراق و ئێمەش وەکو کورد سوودمان لە ئەوە بینیوە. بەڵام لە هەندێک بابەتی تردا دەتوانین باسی بکەن ئایا کورسی بۆ هێزی پێشمەرگە کردووە ئای کورد ئەمریکا چەند هەوڵی داوە پەیوەندیەکانی نێوان کورد و ئەو وڵاتانەی کە دۆستی ئەمریکا لە ناوچەکەدا پەیدا بکە ئەوە جێگای پرسیارە ڕەنگە تاوەکو ئێستا سوودمان لەو علاقاتەی خۆمان وەرنەگرێت لەگەر ئەمریکا ئەگەر وەریشمان گربێ بەڕێژێکی ئەو تۆ نەبووە کە چاوەڕوان دەکرا. بەڵێ دکتۆر هەفاڵ یەکێک لە پرسەگەرنگەکان سەبارەت بە یاریە سیاسیەکانی سەرکردایەتی کورد لەگەڵ دۆخی ناوخۆی عێراق و لەگەڵ دەرەوەشا برتی بۆ لە هاوپەیمانەتەیە کە لەگەڵ ئەمریکایە بەستۆتی توێژەرانی ناو سیستمی دەسەڵات لە کوردستان پیان وایە کە ئەم هاوپەیمانەتە یەکێک بوو لە خاڵە هەرە بەهێزەکانی سەرکردایەتی سیاسی کورد کە توانێتی خاڵی هاوبەش لەگەڵێکێک لە بەهێزترین هێزەکانی دنیا بدۆزێتەوە و لەو ڕێگەیەوە یەکێک لە ستراتیژیترین ئامانجەکان کە ڕووخاندنی سەدام و ئەترافکردنیشی یاسایی و دەستوری بوو بە کیانی هەرێمی کوردستان بەدیبیێنی و ئەمە سەرەتایی دەستکەوتە گەورەکانە لە ناوچەکەیە. تۆ تێگەشتی لەو بارەوەچی من ئەو هاوپەیمانەتی کورد و ئەمریکام نەدیوە ینی نەشم خوێنەوە نەشم بیستووە لەسەر کاغەز وەکو پرۆتۆکۆلێک هەبێ ئەکرێ سەر قایدێکی ئاسکەری یان سەرۆکێک لە سەرۆکەکان کە وەکوانەی خۆمانی لە ئەزەلەوە تا ئەمە لە دوانی دکتۆر هەفاڵ ئەمە لە دوانی وەزیری دەرەوەی ئەمریکای ئەو کاتە لە سەردەمی بوش لە دوانی ڕۆژناڕێگنیشمانەیە کاڵەکی هەڵەبجە ئێران بوو کاڵەکوت هاوپەیمانێکی استراتیژی ئێمەیە لە کۆنگرێسی ئەمریکا و لە زۆر شوێنی ترا و پێشوازیکردن لە سەرۆکی هەرێم لە بەجلوبەرجی کوردی و ناوبردننی و بەسیفەتی سەرۆک ئەمانە جۆرێک لە هاوپەیمانێتی و جۆرێک لە متمانەدا ناگەێنێ بەکیانی سیاسی لە هەرێمی کوردستانی عێراق لەلایەن ئەمریکا. ئەوە هێزی کوردە لەسەر ئەرستوانی وێتی خۆی بسەلمێنێ ئەبێ کورد دایم بگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەبێ بە هێزی خۆی ئەو کارتانە لە بەژۆندی خۆی بەکاربێنێ نابێمە پێمان وە بێەوە ئەمریکا بۆ ئێمە لێرە پاراستووە بینیمان لە ڕووداوەکانی ئابینەوە و چشا کوا پاراستینی کوا لەو مەسەلەیە هاتە ناو مۆزوعەوە کە تهدیدێکی گەورەی قواتی عێراقی لەسەر هەموو خاکی کوردستان هەبوو لەبەرەوە نابێمە خۆمان بەڕاستی بەوانەوە ببەستینەوە ئەوە کووردە لێرە بەرژۆندەکانی ئەمریکای پاراستووە بەڵام بە نەتیجە ئەمریکا چەند بەرژۆندەکانی ئەمی پاراستووە پرسیارەکە ئەمەیە لێرە پاراستی بەرژۆندەکانی ئێمە لەوا خۆی نبینێتەوە تەنیا ئێمە لە جونگەکانی دەسەڵات لە عێراقا هەبین ئەبێ و مەطالیبانی وەکو نەتەوە وەکو نیشتیمانی ژەمانە جێبەجێ ببن و ئەبێ پشتیوانی لێ بکەن و ئەبێ گەر سبەینێ ئەوە ڕاست بێ هەرێمی کوردستان لە ئەزمەی عێراقا یەکێ لە ئۆپشنەکان ئەوە بێ هەرێمی کوردستان لە ئاشوبی ناوەندا جیا ببێتەوە
ئەبێ مامەڵی لەگەڵا بکە ئەبێ نەوتی لێ بکڕێ ئەبێ ئیسیسماری بۆ دروست بکە ئەبێ وەکو ئیقراری ئەوەی بکە ئەوەنەی من بزانم ئەم بەڵێنانە نین و ئومێ دەکەم لە چەکمەجە داخراوەکان ئەمانە هەبن بەڵام ئەوەی کە ئێمە پێمانەڵێ بوونی تۆ لەسەر ئەرزوات لێ ئەکا چەند پشتیوانی دەکەن ئیستا ئێمە مادەم لێرە هەین ئەوە هەموو ئەطرافەکانی عێراق ڕووەکە نەیەرە لەبەرەوەی هەین بەڵام ئەگەر نەبین و پرد بین و هەرێکێکمان خەریکی بێ بارەگاوی ترمان بسووتێنێ ئەوە نەگڕوو لە ئێمە ناکەن ئێمەشەکەن بە بەشێک لە قەیرانەکەیان بۆیە ئەمریکا لە ناوچەکەی حەلیفی استراتیژی تری هەیە ئێمە نابێ دایم بەدوای ئەوەیە بگەڕین تەنیا سوود بە ئەمریکا بگەێنین ئەبێ بەدوای وا بگەڕین ئەمریکا چ سوودێکیش بە ئێمە ئەگەێنێ بۆیە بێ زۆر بەدوای ئەو وەڵامانەیە بگەڕین کاتی خۆی لە دەرچوونی بوشی کوڕە فواد عجمی هاتە سلێمانی بەڕێزێک ئەوەی کردبوو فواد عجمی ڕاوێژکاری بوشی باوک بووەوە دۆستی بوشی کوڕە دۆستێک یەکێ لە ڕۆشنبیرەکانی وڵاتێمە لی پرسی ئەمریکا گەرین سیحاب بکە ئێوە چی لێ ماکەن کە ئێمە هەمویان لە بەهۆی ئێوە دوژمنمانن و ئەوانە هەمووی ئەطرافی کۆنەپەرست و تەقلیدی و ئەوان تیرۆریست و ڕەگەزپەرستن چۆن ئێمە لە منتیقا بەجێڵ نوتی ئەوە تەنەبوعاتە یعنی من ناتوانم قسەی لەسەر بکەم بەڵام من شتێکی واقعی ئاتوانم بۆ بجێڕمەوە ئەو ڤێتنامیانی لە ئەمریکا لە ڤێتنام پشتیوانی ئێمەیانە کرد لە ئەمریکایانە کرد کاتێک ئێمە کشاینەوە ڤێتنامی ڕەسەنەکان هەمویان هەڵانە بەحرەوە ئەم وەڵامەیەوە بۆیە ناکری ئێمە هەموو هێلکەکانمان بخینە سەبەتی ئەمریکاوە کە حدودێکی دوورگەشمان لەگەڵ تورکیا و ئێران ئەوەی کە پرسیارەکە ئەمەیە سیاسەتی هەرێمی کوردستانی عێراق بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەمریکایە تا چەند ڕۆڵی هەبووە لە بەغا لە هاوکێشە سیاسی و ئاڵۆزیە سیاسەکانی بەغا لە پێکهاتنی ڕێکەوتنامە و هاوپەیمانە سیاسەکانە کە مافەنەتەوەی و دیموکراتەکانی خەڵکی کوردستان مسۆگەر بکە ئەمە پرسیارەکەیە من پێم وایە لەوەیە ئەوەنی وڵاتێکی و کۆماری ئیسلامی لەوە ڕۆڵی بینیوە ئەوەندە دەوڵەتێکی وەکو ئەمریکا ڕۆڵی نەبینیوە ئەگەر بینی بێتیشی بە تەوافقە کولیەکە و بە حکوومەتێکی دیموکراسی تەوافقی سێری کردووە و کوردیش بەقەد ئەو پشکەی هەیەی چۆتە ناو ئەو سیستەمە و بەشداری کردووە و زۆر جارەوە خەدرانی لە کوردیش کراون ئەمریکا داوای نەکردووە کە ئیستیحقاقاتیان بۆ بکە باشترین نمونەش ئەو ژمارەی نوێنەرەکانی ئێمە لە پەرلەمەنت لە ئەنجومەی نوێنەرانی عێراق گەر بە پێی ئەوە بێ ئیتر ئێمە هەموو 4 ساڵ جارێک ژمارەمان کەمەکە تاوامان لێبین بە ئەقەلیەتێک پێویستیان بە هاوپەیمانێتیش نییە لەگەڵ ئێمە لە کاتێکە ئێمە وەکو نەتەوە ئەگەر هەرێمێکی فیدرال بووین ئەبوو حیسەمان هەبێ ئەبوو یەک لەسەر سەی ئەم عێراق بۆ نمونە بۆ ئێمە بێ یەک لەسەر سەی بۆ سونە بێ ئەویتری ئەوە بێ یان یەک لەسەر 4 بۆ ئێمە بێ چۆن لە بودجێ دیاری کراوە ناکرێ ئێمە ئیستیحقاقاتی پەرلەمانیمان کەمتر بێ لەوەی کە هەین وەکو نەتەوە نەک وەکو ژمارە ئەگەر ئێمە شەڕی ژمارە بکەین شەڕی ژمارەمان لەگەڵ عەرەبا پێ ناکرێ يعني ئێمە ئەبێ شەڕ ڕاستەقینەکانی خۆمان بە سیاسی بکەین و سیاست دوورتکەینەوە بۆ ناو شتەکانی تر و بزانین ئەو یاسانی دەرەچن دوجار چەند لە بەرژۆندی ئێمە بێ ئەوەش بە کاتێکە بێ کە ئێمە خۆمان چەمکە دیموکراسیەکانمان باشتر ممارەسە کرد بێ یاسامەدەنیەکانمان باشتر چەسفاند بێ شەڕەکەمان شەڕی خەڵک بێ نەک شەڕی دەسەڵاتدارەکانمان لە کوردستانە بەداخەوەمان نەکردووە بۆیە ئێمە ئیسا ئەو سەرچاوەیە نین کە ئەمریکا و ئەوانی تریش سیرمان کەن کاگەر ئێمە نەبین دیموکراسیەکەوێتە ژێر خەتەرەوە کاک شوان لە قسەکانی دکتۆر هەڤاڵ و ژمارەیەکی تر لە چاوجێری سیاسی لە هەرێمی کوردستان ئەومان پێڵێن کە یەکێک لە فاکتە بەهێزەکان لە لاوازی پێگەی سیاسی کورد لە بەغا بەتەنها ئاڵۆزی ڕەوسی سیاسی بەغانیە بەتەنها بەهێزی هێزە قەومی و مەزەبەکانی بەغانیە کە شەڕی سیاسیەکان بەڵکو بەقەدەوەی ئەوەیە کە کورد نەیتوانیوە یاری لەسەر پەیوەندەکانی خۆی بکە بە جیهانی دەرەوە بەتایبەت پەیوەندی خۆی لەگەڵ ئەمریکا لەگەڵ هێزە بەهێزەکانی دریا بەکاربێنێ بۆ بەهێزی موقعی سیاسی کورد لە بەغاو لە پەرلەمانی بەغاو لە ناوەندی بڕاری سیاسی بەغایە بۆ بەدەستێنانی مافەنەتەواتەکانی کورد تۆ لەمە ڕات چییە؟ ڕێی من ئەوەیە ڕێک تۆ بە پێچەوانەی ئەوەی مراقیبینی سیاسی و ڕۆژنامەنووس و چاودێرانی سیاسی عەرەبی دوت ڕێک بە پێچەوانەی ئەوە تەنها کورد دەتوانیوێتی پەیوەندی لە پەیوەندەکانی دەرەوە لە حکوومەتی مرکزی عێراقی زۆر توکمەتر زۆر کاراتر کار بکە من لەگەڵ علاقاتی ژێربەژێری حکوومەتی عێراقیوان قوارە سیاسەکانی عێراقی دەیکەن لەگەر هەندێک وڵاتانی دراوسێ ئەوە بابەتشترە قسەم لەسەرەوە بابەتە نییە یا خۆت جێبەجێکردنی ئەژەندەی وڵاتانی تر لە ناو عێراقدا ئەوە بابەتشترە بەڵام هەردوێنێ بوو ئەعلامی عەرەبی ڕۆژنامە نووسەکانی عەرەب باسی لەوان دەکە دەیانگۆ حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی لەگەر وڵاتانی دراوسێ دەکا لەگەر وڵاتانی دەرەوە دەکا
وەکو مەراسیم ئیستیقبالی سەرۆکەکان دەکات و بێ ئەوەی بۆ مەرجع بۆ عێراقی ئیتیحادی دابگەڕێتەوە بۆ ئەو عێراقە مەرکەزەی کە وەکو خۆیان خەونی پێوە دەبینن. بەحەقەت من پێم وایە کورد توانیوێتی لە عیلاقات لە پەیوەندیەکان لەگەر وڵاتانی دەرەوە لەگە وڵاتانی پێشکەوتو زۆر مۆفەقتر بێتن لەوەی کە ئێستا لە حکومەتی ناوەندیە. یەکێک لە مشکلە هەرە گەورەکانی حکومەتی عێراقی حکومەتی ئیتیحادیەوەیە ڕسمی سیاسەتی وڵاتان بۆ وڵاتانی دەرەوە یعنی لە پەیوەندیە لەگە وڵاتانی دەرەوە زۆر نامۆفەقبووینە. بوو لە پرسیارێک مەبەست لە مۆفەقبوون لە علاقاتی سیاسی سەکردایەتی کورد بە دەرەوە بۆ بەهێزکردنی پێکەی کورد لە بەغا بێگومان مەبەست لە بەدیهێنانی دەستکەوتە نەتەوەیەکانی کوردە لە بەغا. بێگومان بەڕێزکە ئێمە باس لە شتێک دەکەن کە پێگەی هەرێمی کوردستان بە قوت بی بە تاکید ئێمە دەتوانین زیاتر پێداگری لە سەرداخوازیەکانی خەڵکی کوردستان بکەین لە عێراقدا. خۆی بابەتەکە لێرەدا ئەگە خۆ پەیوەندەکە لە سەر ئەساسی شەخص و کەسایەتی و تەشریفاتی نین کە پێگەی تۆ لە پەیوەندەکانی تۆ ینی پەرەپێدان لە پەیوەندەکانی لەگەر وڵاتانی دەرەوە بە تاکید بەو ئاقارەدا دەکەوێتەوە کە تۆ بتوانی لە بەغدا زیاتر پێداگیری لە سەرکارەکانی خۆت. من تاقیبێکم لەسەرەوە هەیە بەڕێز ئیجازە بفەرمووی بەڕێز. ئەگەر ئێمە لە بەغدادا بە پێی استحقاقاتی قەومی نەبی تەنها یەک پرۆژە یاسا بە پێی سەرجەم ئەو ئەندامانی لە ئەنجومەنی نوێنە یەک پرۆژە یاسای بە ئێمە جێبەجێ نابێتن. بەڵێ ئێمە استحقاقاتی ئینتیخابیمان هەیە ئەو ڕێژێکی هەیە من ناڵێم لە سەرەتایی باس یاسای هەڵبژاردندا غەدر لە کورد کراوەیان کورد ینی حەقی خۆی پێنەداوە من لەگەر ئەوەدام قسەم لەسەر ئەوە نییە ڕێک لەگەر کاکەڤاڵ لەسەرەوە بابەتە بەڵام لە ناو پرۆژە جێبەجێکردنی پرۆژە یاساکاندا لە ناو پەرلەمانی عێراقدا ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا ئەگەر بە پێی ڕێژەی ئێمە بیتن یەک پرۆژە یاساش ناڕوە بەڵام ئێمە استحقاقاتی قەومیشمان هەیە ئێمە وەکوسێک پێ کاتە لە عێراقدا معاملەمان لەگە دەکرێتن ئەگەر ناویشنە سونە کوردە و شیعێ سونەیە بەڵام سونەکان هەوڵدەن وەکو عێراقی یعنی لە ژێر ناوە چتردا خۆیان دەتەڕەح بکەن بەڵام ئەوە واقع سیاسەکەی لە عێراقدا هەیە هەر پرۆژەیە کە هەر بابەتێکیش کە پەیوەستبی بە ئیرادی خەڵکی عێراقەوە دیسان معاملە بەو جۆرە کراوە هاوپەیمانە نیشتیمانی کەت وەکو شیعە سونە کورد قسە لەسەرەوە بابەتە کراوە. بەڵێ باشە زۆر سپاس کاکشوان. کاکشوان دووشتمان پێڵێ یەکەمان ئەومان پێڵێ کە کورد باشترین ژیانی سیاسیە لە بەغا کە توانیوەتی پەیوەندی دەرەشەکانی خۆی بە معنایەکی تر سەکردایەتی سیاسی و توانیوەتی دیبلۆماسیەتی خۆی بە جیهانی دەرەوە بەتایبەت بە هێزێکی کۆمریکاوە بە باشترین شێوە لە هێزەکانی تر بەکاربێنێ بۆ بەهێزکردنی موقعی سیاسی کورد لە بەغا و لە هەمان کاتیشدا بەردەوام ئیستیحقاقی نەتەوەی بۆ کوردەوە لە بەغا. دیارە بێ بڵین چۆن ئێمە چیمان لەوە قازانج کردووە گەر تۆ باسی تووشیان بۆ بکەی 1200 کۆمپانیا دێناوەتە ئێرە و بازارەکانی تۆ هەمووی ئەوە و لە سەدا حەڤەکە بۆ بازارەکانی تورکیا و ئێرانە چێ بەبێوی معمەلێکە کردوێتەوە ئیسیسمارێکە کرد بێ معمەلی ئاو کردوێتەوە دەبەکەی لە خاریجەوەیەت مەوادی پاکشکردنەوەکەی لە خاریجەوەیەت تەنیا ئاوەکەیەکەی تەناوی ئاوەکە ژێ و ژێربیرەیەوە دواییش نازانی چۆن دەرەچێ ئەمانە ناشنە خانەی سیسمارەوە ئەبێ بزانین چیمان لەوە کردووە. اینجا بەڵام لەگەڵ ئەوەیە ئەگەر ئەمە ڕاست بێت بە تەوافقی لە بینی کورد و سونە و شیعەیە بەبێ استحقاقاتی انتخابی بڕیار بدرێ ئەی زەحمە نەبێ بۆچی کورد لەوێ بە استحقاقاتی نەتەوەی مامەڵە لەگەڵ کوتلە کوردیەکانە ناکە بۆچی تەنیایەتی پارتی خۆیان بەدەم ڕاستی هەموو نەتەوە کازان و ئەوە ناکەن نەخێر ئەبێ کورد لە ناویشەوە کە تعبیل لە ئەجەندای کوردی بەڵامی پرسیارەکەی ئەو نییە. بەڵێ ئەوەیە تۆ لەبەرەوە بە تەنیانی لەو قەرارە سیاسیە ڕاستە بە تەوافق ڕوە بەڵام تەوافق کوردی عێراقی گەیانە ئەم قۆناغا دیموکراسیەتی تەوافق ئەوە نەتیجەکەیەتی ئەوە نییە ئێمە مالیکی دژایەتی و سیستەماکە ئەو مەسەلە چارەنووسازانی کە پەیوەندیم بەرەتەوەیە وەکو کورد وەکو پەرلەمانی لە پەرلەمانی کورد وەکو هەر بڕیارێکی سیاسی وەکو مادی سڵچن وەکو سعدی وەکو مەسەلەی فدرالی کاکە فدرالیەوە تا دیالەش داوایەکە سەلاحەدینیش داوایەکە بەسڕش داوایەکە ئەو ئێمە سێ محافەزین داوامان کردو پێشەوان هەبووین هەمووی لێرە بوون ئەوان معارەزەی فەنادق بوون ئێمە معارەزەی خەنادیق بووین خۆ مەقسەی مام جەلال قسەی من نییە بەڵام ئیستا ئەوان لە هەموو پارێزگایەک بووی هەیە داوای و سەر بەخۆی بکە لە کاتێکە ئێمە لە سێ پارێزگاکەشە دووسێ حکومەتمانەیە و جیابووینەتەوە کانتۆناتمان جیا کردوێتەوە بۆیە ئەوەی لە عێراقی کەینە بێ لێرە ژوا بێ لەوێ پەرلەمانیە حکومەت دەبێت لێرەش پەرلەمانی بێ ناکرێت لە عێراق پەرلەمانی بێ و لەوێ لێرە سەرۆکایەتی بێ ئەم دەستورە نایڵێوا بێ کە باسی دەستورەکەین بە مەرجع نابێت ئەوەی لە بەرژۆندی منە بیهێنمەوەی لە بەرژۆندی من نییە لای بەرم ئەبێ هەمووی وەک گوێک وەربگرین بۆیە قسەکەمان لەوەیە من کورد سیاسەتی باش کردووە نەک لەبەر ئەوەی لەبەرەی بەرامبەرەکانمان ضعیف بوون بەڵام ئێستا کە بەرامبەرەکانمان بەقووەتن ئەوە تا ئەیبینی مالیکی بەر لەوەی هەڕەشە لە بنیادەکەی کورد و سونە بکە بەر لەوەی دژایەتی هاشمی بکە ئێوێ چەقی هێز تەوحید کا لە عێراقا و ئەم ملبلانی ئیستا هەیە
کێمە باسەکەمان لەسەرەوەیە ئەوێت چقی هێز لە هەرێمی کوردستانە بگوێزێتەوە بۆ بەغا ئێوە مرکزی قوت بێتەوە بۆ بەغا ئەوە مرکزیت دروستکاتەوە اینجا لەبەر ئەوە لێرەیە هیچ پرسێکی بە کورد نەکردووە بۆ ئەمە ئەوەی ئیستاخە کە کورد و سونە کەوتونەتە بەرەیەکی تر لەگەڵ مالیکیە چونکە مالیکی ئێوێ مرکزیت دروستکاتەوە اینجا ئێمە بێگەمان لەوە بێ ئەوەش بە تەوافقەکە پرسی بە کەس کردووە کە ئەمەی کردووە ئەم مرکزیەتی ئاگەڕێنێتەوە هەرێمی کوردستان چارەنووسی چی لێت سەرۆکایەتی هەرێم چارەنووسی چی لێت ئەنجوم پەرلەمانی هەرێمی کوردستان چارەنووسی چی لێت بۆیە ئێمە ئێستا لە لەحزەی 2023 بۆ ئاگاداریتان لە مەرحەلی دەستکەوتەکانە نین ئەلانکراوە هەیە لەسەرەوەی کە مالیکی بیوە مرکزیت بگەڕێنێتەوە بەڵێ لە لێدوانەکانی خۆی ئەڵێ بە پێم دەستورە هیچ پێویست ناکا کەس بانگمان کا بۆ هەولێر ئەبێ هەمووی بێ لە ئەنجومەنی وەزیران کۆ بێتەوە پێویست بۆ ناکا هیچ ئەطرافێ بێت پیاماقۆڵی بکە و ڕیش سپێتی بکە دەستور هەیە و حکومەت هەیە و بابێت لە بەغای شەکانی خۆی باکە حکومەتەکە خۆی تەوافقیە خۆی بە تەوافق چوێتە ئەو شوێنە تەوافقی لێ بسەنەرەوە تۆ لە حکومەتەکەی وەرە دەرەوە حکومەتەکە سقوتەکە چونکە بە تەوافقی دروست کراوە بۆیە ئێمە ئیستا لە نۆی چواری 2023 هیوادارم خەڵک وا نەزانێ قۆناغی زۆرمان بڕیوە ئیستاژ لەوەیان ئایا چارەنووسی ئێمە دیسانەوە چی لێیە چونکە ئەمە تەجسید نەبووە تەنفیز نەبووە شتەکانمان نەگەڕاونەتەوە شتەکانمان جێگیر نەبوون تازە تۆ تهدیدی ئەوە لە سەرەکرێ مەتاری کەرکوو گەیەنە دەست خەڵک و جێیش دروستەکەن بۆ تورکمان و بۆ عەرەب و تازە باسی ئەوە لەگەڵەکرێکە تۆ سەبەبی بۆ حربی تائیفی و تۆ ئینفیسالیت و تۆ ئەوەی هێشتا لە بیدایەتی کاروانەکەی کاک شوان پرسێک کە بەردەوام لە باسکردنایە کە پەیوەندی بە ڕۆڵی کوردەوە هەیە لە هاوکێشە سیاسەکانی بەقا و ڕۆڵی کوردەیە لە پەرلەمان و لە ناوەندی بڕا لە بەغایە بریتە لە ماڵی سیاسی کورد لە ناوخۆی هەرێمی کوردستانە ڕخنەیە واژێ سەکرداتی سیاسی کورد لە بەغا داوای تەوافقەکە بەڵام لە هەرێمی کوردستان حکمێکی دوو حیزبی دەسەدا بەسەر ئەسەپێنە لە بەغا داوای چاکسازی سیاسی و پابەتبوونەکە بە یاساوە بەڵام لە هەرێمی کوردستان چاکسازیەکی سیاسی ڕاستەقینە بۆ بەدامەزراوەییکردن و دیموکراتیزەکردنی دام و دەستگاکانی حکوومەت ئەنجام ناگەێنێ ئەمە شواکە لە هەرێمی کوردستانە لاوازی سیاسی دروست ببێ لە ڕوبەڕووبوونەوەی بەغایەوە پێگەی سیاسی کورد لە بەغا لاواز بکە نەخێوان بەڕێز من ئەو بابەتە ئەو هەویرە ئاوی زۆر دەچێشێتن بە حقیقەت من بابێ وەسەر بابەتەکەی سەبەغدا باستا کرد بەداخەوە بەڵ ئەمەش هەڵ پەیوەندی بە بەغداوە هەیە کاک شوان منش پرسیارەکەم بەڕێز باسەقی خۆم تەواکەم قسەکە بکەم بەڕێز ئێمە لە بەغدا کوردەکان بەسەر جەم قوارە سیاسەکاندا لە هەندێک بابەت کە پێیوەستن بە ئیرادی خەڵکی کوردستانەوە کۆچین هی تاوە کەس هیچ ئیشکالێک لەمان بینمان نەبووە تەنها برادرانی گۆڕانی بە هەر لە سەرەتای دابشکردنی پۆستەکاندا ئەوان معارەزیان هەڵبژار ئەو پۆسیۆنیان هەڵبژار بێتن ئێمە لە حکومەتە بەشداری ناکەین ئەوە بڕاوەتەوە ئیتر ئەو بەڕێزانەی تر کەمامنەوە یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی لە حکومەتەکە بەشداریان کردو وەکو کورد نەک بە پێی ئیستیحقاق ئەگەر بە پێی ئیستیحقاقاتی ئینتیخابی بەپێی ئیستیحقاقاتی ئەو کورسانی لە پەرلەمان هەبێت دەبێت پارتی دیموکراتی کوردستان بەتەنها بەقەت نیوەی سەرجەم بەقەت نیوەی هەموو کوردەکانی قوارە سیاسەکانیمی بێچێتیشەوە بێچێتی و گۆڕان و کۆمەڵەوە بەڵێم ئەوە بەدام بە هیچ زۆرێک ئەو بابەتە معاملە لەگەر نەکراوە معاملە لەگەر قواری کورد کراوە وەکو کورد معاملە کراوە نەک وەکو ئەطرافی سیاسی یا وەکو قواری حزبی لە بەغدادا دەبی ببوورن ئەو بابەتە بوانە بەڵام باشکردنی گۆڕانەکرێت لە پەرلەمانی لە بەشداریکردن لە حکوومەتی عێراق لە ڕێگەی سەکرداتی سیاسی کورد و بە دیاریکراویش بەڕێز مشکلەی ئەعلامی کوردی زاکرێ نیە ئەرشیفی نییە گۆڕان بۆ خۆی هاتە سەر مەنەسەوتی برا من ئۆپۆسیۆن هەڵدەبژێنم بەشداری لە حکوومەت ناکەم ینی گۆڕان بۆ خۆی هات ئەو داوای کردووە نەک بەشداری پێ نەکراوە ینی بە حقیقەت لەو بەڕێزانە کەم مەکەنەوە خۆیان داوایان کرد کە ئێمە ئۆپۆسیۆن هەڵدەبژێرین ئەوە لەلایەک ئەوانی تریش کاری تیرافی فراکسیۆنە کوردستانەکان ماون ئەوەی بەرکورد کەوتووە دیارە کە چۆن دابشکراوە پێویست ناکەین لەسەر ئەو بابەتە من یەک سەیرم لەوە دێتن من ناڵێم هەمووی بە حقیقەت زۆر زانێ ئێمە لە کەناڵە عەرەبیەکاندا کە دانوستان دەکەن قسە لەگەر بەرادەرەکانی خۆمان دەکەن هەمیشە ڕۆژنامەیەکی نووسی عەرەب دێتن بەرەنگاری کوردەبی منیش وەکو کوڕە کوردێک وەکو ئەندام پەرلەمانێکی کورد حەزم دەکرد ڕۆژنامە نووسێکی کورد ڕۆژێ وەکو ئەو کاکە هەواڵە بەڕێزاکە و قسەڕێک و پێکانە دەکاتن ئاوا پەنجەی کرد بە چاوی خەڵکی تر لە عەرەبیەکاندا بەڵام ئیعلامی کوردی لە ئاست خطابی سیاسی عربیدا کەڕ و لاڵ و بێدەنگا هەمیشە هەوڵداتن یەخەی یاخۆ بەرۆچی قیادی سیاسی کورد یا خواندان پەرلەمانی کورد لێرە و لەوێدایەت بگریتن بە حقیقات منیش وەکو تۆ ملاحەزاتم لەسەر ڕەوشەکەدا هەیەوانە بێنەبێتن بەڵام ئەوەی کە لە بەغدایە هەیەک بەڕێز ڕەوشی عێراق بە جۆرێک ئاڵۆزە ئێمە لە هەوڵ و تەقەلای ئەوە داینا ئەو دەستکەوتانەی کە پێویستن بە ئیرادی خەڵکی کوردستانەوە بە حقیقەت داکۆچی لەسەر دەکەین بە حقیقەت شەڕی لەسەر دەکەین و هەوڵیشمانداوە ڕێگا چارەی باش بگرینە بەر بۆ ئەوەی بتوانین وەکو پێویست
ئەو کارانە جێبەجێ بکەین. بەڵێ زۆر سپاس دکتۆر هەڤاڵ ڕاچێ لەسەر ئەو قسانە بە تایبەتی چاکسازی سیاسی نێوماڵی کورد و پەیوەندی بە بەهێزکردنی پێگەی کورد لە بەغا لە هاوپەیمانەتەکانە لە ئیدارەکردنی کێشەکانن لە ناوەندی بڕیارە بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکانی کورد تێگەشتی تۆ لەسەر ئێمە لێرە بە قووەت بین نەک لە بەغا لە هەموو شوێنێ بە قووەتە بین ئەگەر لێرە بە قووەت نەبین گەورەترین پۆستمان لە بەغا هەبێ و پشتیوانی نەکەین لێرەوە و تەکەتولی لێ بکەین و سراعی لێ بۆ دروستکەین و ئێو لەگەڵ لایەنێک اتفاقەوە ئێمە لەگەڵ لایەنی اتفاقین ئەگەینە ئەم قۆناغی ئیستا هەمانە بۆیە ئێمە ئەبێ لە پێشا خەریکی ڕێخستی ناوماڵی خۆمان بین ئەبێ ئەجندایەکی نیشتیمانی نەتەوەی ئامادە بکەین ئەمە چەند ساڵە منەڵێ بە کۆنگرەیەکی نیشتیمانی بکەین نابێت تەنیا سەرکردەی حیزبەکان بیر بکەنەوە چونکە بۆمان دەرکەوان کە بیرەکەنەوە دایم لە جیاتی کێشەکانمان بۆ چارەسەرکردن کێشەکانمان بۆ ئاڵۆزەکەن ئەبێ پێی بە زۆر خەڵک بەرین ئەبێ کوتلە پەرلەمانیانە من ئەزانم هەمویان و بە شایەتی کاکتۆر فواد معسووم هەمویان هینی تەحالوفی وەطنی هی عێراقیە هینی حتا صابی ئەوانە اتفاقیان لەگەڵ جامیعات هەیە مەشروعی قەراریان ئێنێ بۆیان دیراسە ئەکەن لێکۆڵینەوەکەن لەگەڵ ئیلیتا کۆ بنەوە لەگەڵ خەڵکا کۆ بنەوە اینجای بنە پەرلەمان ئێمە نیمانە ئێمە نە زانکۆی کوردیمان تەوزیف کردووە نە ئیرادەی کوردیمان تەوزیف کردووە تەنیا سەرکردەکانن قەرارەیەن و دوجار ئێمە پاساو بۆ قەرارەکانیان ئێنینەوە گەر ڕاست بێ غەڵەت بێ بۆیە بێ ئیرادە بگەڕێتەوە بۆ هەموو خەڵکی کوردستان نەک بۆ سەرکردەیەک و دوانوسیان ئەمە لەلایەکی تر ئەبێ کۆتایی بەم شێواندنی ئاشتی کۆمەڵایەتی و بەریەکەوتن بێنین توانی ئەو مرحلەیە تا ئەندازێکی زۆر کۆتایی هاتووە ئەگەر دەڵم کۆتایی دۆ بڵم پاشەکشەی کردووە کە خەڵکی کورد زانکۆی کورد ڕۆشنبیری کورد دەستگای ئەلامی کورد هەر خەریکی پاسە هێنانەوە بێ بۆ قسەی سەرکردەکانی کورد بەقەدەوەی کە ڕە هەیە ڕەخنە هەیە بۆچوون هەیە بێ بە پرۆژە بێ بە پلانە بێ پلان ببێ بە ڕفتارە بێ ڕفتار لەسەر ئەرزبی بینیتەوە ڕەخنەی زۆرێک گیرێ لە کوردستان بەزەم قسانە کۆ ناکرێتەوە ئێمە چینە مؤتەمەراتی گەورە کەسێک نییە مەحزەرێ بنووسێتەوە یعنی قسەیە و ئەکرێ و ئەڕوا یعنی من لەگەڵ بەشێکی ئەوم لەوە کە بەڕێزە فەرمووی ئێمە هەر قسە ئەکەین نابێت گوێ بگرین اینجا ئەمەش زۆر گرنگە و لە ئیعلامی عەرەبی و نەک ئیعلامی عەرەبی ئیعلامی ئەوروپی و ئەمریکیشە دەستمان بە چاوی هەمویان ناکردووە من لەگەڵ جۆن بایدن دانیشتم باسی ئێرەم کردو بە 3 سەعات لەگەڵ نوێنەری ئۆبامایە دانیشتم لە پاڵاس وەزعی کوردستان و عێراق و تهدیدی ئێمە هیچ سیقەمان بە وەسەد ئێمە عێراق جینۆساد هەڵەبجە و ئەنفالی بە جینۆساد ناساندووە ئێمە چۆنە بێ بتمانەمان بەم سیستەمە هەبێ بێ زەماناتمان هەبێ ئەبێ لە مەوقعی قەراران نابین لە عێراق نابێ دوور بخرینەوە چونکە حکومەتێکە ئەنفالی کردوین هەر کاتێ دەسەڵاتی هەبێ بە پێی پەرلەمانەکەی خۆی بە جینۆسایدی ناسانی زۆر باشە پرسیارەکەی من لەسەر مامەڵەی کورد بوو لە نێوماڵی خۆی کورد خۆیان هەندێک من زاکیرم هەبێت لەسەر مەسلەی پێویست ئەوی کوتلەی گۆڕان بەشداریکردنی لە حکوومەتە من پێم وایە ئەو کاتە زاکیرەمەوان پێڵە و کاتە گۆڕان ئۆپۆزیسیۆنی هەڵبژات کە لە بەشداریکردن لە حکوومەت بێبەش کراوەتە ئۆپۆزیسیۆن بوونی گۆڕان لە حکوومەتی عێراق ئۆپۆزیسیۆنێکی اختیاری نەبوو بەقەدەوەی ئیجباری بوو ئەوە ڕاستە خەڵک لە کورد لە حتا ئەم بەڕێزانە تەهمیشەکرێن ئەو بەڕێزاڵە پارتیکا کە جێگری سەرۆکی پەرلەمان پارتیە جێگری سەرۆک وەزیران پارتیە وەزیری دەرەوە پارتیە زۆرێک لە وەزیرەکان پارتین زۆرێک لەو دەستگایانی کە مؤسساتی خوار و مدیر عامن پارتین خۆی دو قسەی خۆتم پێ بڵێ لەبارەی هەشتێکەوە کەوتەوە بڵێ من ئومێد دەکەم لەناو ماڵی خۆمان ئامجەدەلانە بکەین بەڵامە بێ بۆ بەغا بۆ دەرەوە بۆ هەرێمەکان کەس بەتەنیا لە کەس زانەنیشێ هیچ سەرکردێ بۆی نەبێ بەتەنیا تەنانە لەگەڵ ئۆباماش ئادانیشێ ئەبێ مؤسسەمان هەبێ ئەبێ مؤسسەی ئیدارەکردنی قەیرانمان هەبێ ئەبێ ئەجندیەکی نیشتیمانیەتەوەیمانە بێ هەمومان پارێزێ نەک سەرکردەیەک و دوانوس زۆر سپاس کاک شوان کاتی بەرنامەکەمان تەواو بوو دوا کۆمنت دوا قسە و بۆچوونی خۆت ئەگەر شتێک تۆی بڵێ وڵا دوا قسەی خۆم ئێمە لە هەوڵ و تەقەلاکانی خۆمە لە عێراقدا بەردەوامین بە حەقەت ئەوەی کاکەڤاڵیش باسی کرد یەک قستەوەی ماڵی کورد بێگومانەوە قسەی هەموو لایەکەوە ئێمە بژیری لەسەوە دەکەین بەڵام سیر لەوەدا یانی ئەگەر قیادی سیاسی کورد لەگەر کەسێک دانیشی هەموو کورد لەگەر خۆی بەرێتن ئەی خەڵک بۆچی دەنجی بە قیادی سیاسی کورداوە لە سەتا هەفتە لەبەر چ خەڵک دەنجی بە سەر و چێرێم داوە لە یعنی هەندێک شت هەنە ئەی خەڵک بۆچی دەنجی بە پەرلەمان داوە یعنی هەندێک شتێک برا بە مؤسسات بەو نەفەسە نابێ بەڕێز بەڵێ زۆر سپاس بەڵێ خۆشەویستانم بینرانی بەڕێست ئەوەی کە گوێتان دەبوو گفتوگۆکردن بوو سەبارەت بە ڕۆڵی کورد لە ئاڵۆزی و هاوکێشە سیاسەکانی عێراقدا بە ئومێدی ئەوەی بابەتێکی سەرنجڕاکێش بوو بۆ بەڕێستان زۆر سپاسی میوانانی بەرنامەکەمەکەم دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر مامۆستای زانکۆ لە سلێمانی بخاتن دەکەم و بەڕێز شوان محەممەد پەها ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی کوردستانی زۆر سپاس بۆ ئامادەبوونی کە لە ڕێ ئێسنجی و لە شاری هەولێر لەگەڵمان بوو دکتۆر هەڤاڵ زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس.